جاری وا هەیە ئەو کەسەی تۆ بوهتانی بۆکەی قسەی بۆ هەڵەوەسی ئیفتیرای بۆکەی وەلی و دۆستی خوایە داوا لە خوا بکە خوا دڵی ناشکێنێ سعدی کوڕی ئەبی وەقاس ڕەزا و ڕەحمەتی خوای لەسەر بێ لەسەر دەمی خلافەتی حەزری عومەری کوڕی خەتابە ڕەزا و ڕەحمەتی خوا لە هەموو هاوڵانی پێغەمبەر بێ ئەفەرمێ خەڵکی کوفا ئەفەرمێت نامەیەکیان نووسی بوو حەزری عومەر وتیان قوربان سعدی کوڕی ئەبی وەقاس گەندەڵی تایە سعدی کوڕی ئەبی وەقاس خراپە سعدی کوڕی ئەبی وەقاس ئیتر یەک دنیا ئیفترایان بۆ کردبوو حەزەتی عومەریش سەحابەی نازاری پێغەمبەرە لە خۆ ناکردە هەڵەوە تەبەیونەکە ئین جاءکم فاسق بنەبەئین فتەبەیەنوا یەکسەر نوێنەرێکی خۆی نارد محەممەدی کوڕی مەسلەمە کە چەند جار پێغەمبەر کردی بە نوێنەری خۆی فەرمی محەممەدی کوڕی مەسلەمە تۆ باوەڕ پێکراوی پێغەمبەری صلی الله عليه وسلم وەرە بچۆ بۆ کوفە تەحقیقێکی ئەم نامە بکە ئەلی کوفە چۆنن بەرامبەر سعدی کوڕی ئەبی وەقاس ئایا ئەو گەندەڵانە لەوە هەیە کاتێکەوە محەممەدی کوڕی مەسلەمە و نوێنەرەکانی حەزری عومەر ڕۆشتن و تەحقیقیان کرد بە وردی ئەزان ئەمانە هەموو ئیفتیرا و درۆیە بۆم زاتە کراوە چونە ناو مزگەوت خەڵکیان کۆ کردەوە خەڵکینە سعدی کوڕی ئەبی وەقاس پیاوە چۆنە پیان پیاوە نەجیبە پیاوە عادلە پیاوە دادپەروەرە پیاوە مبارەکە زۆر سەریان سوڕما نامەیان ناردووە و باسی گەندەڵیان کردو و ئێستاش ئەشمابیلاکەن بۆی ئێستاش وەستو سەنایەکەن حەزەتی سعدی کوڕی ئەبی وەقاس فەرمی من هیچ شتێک لە خۆما شک نابم ئەوەش ماڵ و حاڵەکەمە وەک مەسوولە گەندەڵەکانی ئێستا نەبوو کە لە شوێنەکە بێتە مەسوول ئیتر دار و بەردەکا بە ناوی خۆی و خانەوادەی و ئەملا و ئەولا و بەرحاڵ ئیتر و خەڵکات چەوسێنەتەوە نەخێر سعدی کوڕی ئەبی وەقاس والی حکومەتی حەزری عومەر بووە کە حەزری عومەر ڕەزا و ڕەحمەتی خوای لەسەر بێ ئەو زاتە خلافەت و عەدالەتی ئەمڕۆ نەک موسڵمان باسی کە کافرەکانیش کە ئاگاداری مێژوون باسی عەدل و عەدالەتی ئەو زاتە مبارەکەکەن بەرحاڵ محەممەدی کوڕی مەسلەمە لە بازارە خەڵی کۆ کردەوە لە مزگەوتدا خەڵی کۆ کردەوە وتیان سەعەد پیاوی چاکە لە ڕۆی ژومعە خەڵی کۆ کردەوە نەفەرێک هەڵسا وتی من گلەیم لە سعدی کوڕی ئەبی وەقاسەیە گەندەڵی تایە نەعەدالەتی تایە زوڵم و ستەمەکە حەزەتی سعدیش بە بێدەنگی هەڵسا فەرمی خوایە خۆت شاهیدی ئاگاداری کردەوەکانی منی و ئاکار و ڕەوشتی من و قەول و فیعلی منی ئەگەر زوڵم لە کەسێک کردبێ ناداتپەروەریم کردبێ خوایە خەجاڵەتی با بۆ من بێ ئەگەر نەیشم کردو ئەو پیاوە بوهتان بۆ منەکە ئەوێ من ناشین کە عیبدارم کە خوایە نەیکوژی تەمەنی درێژ بێت بەڵام زەلیلی کەی بەم هەمیشە ژیانێکی فەقیری و کولەمەرگی و سوالکردن پیشەی بێ ژیانی بێ خوایە عیبداریشی کەی پێش مردنی سعدی کوڕی ئەبی وەقاس وەفاتی فەرموو حەزەتی عومەر وەفاتی فەرموو ئەو پیاوە تەمەنی درێژ بوو وەکو ئەهلی کوفە باسەکەن ئەو پیاوە تەمەنی درێژ بوو وای لێ هات پشتی چەما بووە سواڵیە کرد فەقیر بوو هەژار بوو نەدار بوو دەستی بۆ ئافرەتی خەڵکیە برد چەند جار تێنەڵەدا لێنەدا لەسەر ئەوەی کەوا بێناموسیەکە دوو لە ڕووی جەنابتان ئەوە دوعای شەڕی کەسێکە کە بوهتانی بۆ کراوە بۆیە ئاگات لە خۆت بێ بوهتانەکەی بۆ کەسێ ئەو کەسە مەزلومە لە بەینی مەزلوم و ستەم لێکراوە لەگەڵ پەروەردگارە پەردە نییە دوعا گیرایە ئاگاتان لە خۆتان بێ بوهتانکردن زۆر ئاسان بووە غەیبەتکردن زۆر ئاسان بووە لە ناو موسڵمان و ئیماندارانە